چوار سەرۆکی تیرۆرکراوی ئەمریکا ئەبراهام لینکۆڵن و هاوسەرەکەی ماری تۆد لینکۆڵن لە 14 نیسانی 1865دا لە میانی بەشداریان لە نمایشێکی تایبەتی یاری کۆمیدی بەناوی ئامۆزای ئەمریکیمان لە واشنتۆن تەقەی دەکرا. لینکۆڵن دوای یەک ڕۆژ لە هێرشەکە گیانی لەدەستدا و بۆ یەکەم سەرۆکی ئەمریکا کە کوژرا بێت. جەیمز گارفیلد بووە دوامین سەرۆکی تیرۆرکراوی ئەمریکا لە 2 تەمووزی ساڵی 1881دا تیرۆرکرا. جەیمز گارفیلد ماوەی 6 مانگ بوو لە پۆستی سەرۆکی ئەمریکادا بوو، ڕوبەڕووی هێرشی چەکداری بۆ تیرۆرکرا. ویلیام میکنلی لە 6 ئەیلولی ساڵی 1901دا کرایە 25هەمین سەرۆکی ئەمریکا دوای پێشکەشکردنی وتارێک لە نیویۆرک لە کاتی تەوقەکردن لەگەڵ خەڵکەکە تەقەی لێکرا و تیرۆرکرا. جۆن کەنەدی لە مانگی تشرینی دووەمی ساڵی 1963دا بووە کۆتا ڕووداوی تیرۆری سەرۆکی ئەمریکا. جۆن ئێف کەنەدی و هاوسەرەکەی جاکلین کەنەدی بەیەکەوە لە میانی سەردانیان بۆ داڵاس ڕوبەڕووی هێرشی چەکداری بوونەوە. کەنەدی لە دوای ماوەیەکی کەم لە گەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا. 6 سەرۆک و پاڵێورا و لە هەوڵی تیرۆر دەربازیان بوو. جگە لەو 4 حاڵەتی تیرۆرکردنە 6 سەرۆکی دیکە لە هەوڵی تیرۆرکردن دەربازیان بووە. یەکەم تیۆدۆر ڕۆزڤێلت لە کاتی بانگەشەکردن بۆ خولی دووەم لە ساڵی 1912 تەقەی لێکرا و بریندار بوو. دووهەم هەمان ساڵ جیرالد فۆرد ڕوبەڕووی 2 هەوڵی کوشتن بووە و بەبێ هیچ زیانێک ڕزگاری بوو. سێهەم ڕۆبێرت ئێف کەنەدی پاڵێوراوی کۆماریەکان ساڵی 1968 لە هەوڵێکی تیرۆرکردن لە کالیفۆرنیا دەرباسی بوو. چوارەم ساڵی 1972 جۆرج واڵاس کاندیدی سەرۆکاتی ڕوبەڕووی هێرشی چەکداری بۆ و تووشی ئیفلیجی بوو. پێنجەم ساڵی 1970 ڕۆناڵد ڕیگن 40هەمین سەرۆکی ئەمریکا لە هەوڵی تیرۆرکردن ڕزگاری بوو. شەشەم ساڵی 2005 جۆرج دەبلی بۆش لە تبلیسی پایتەختی جۆرجیا بۆمبێکی دەستی بۆ هەڵدرا، بەڵام نەتەقیەوە.